Era Radio Dengigela. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە رادیۆ دەنگیگەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 22 تەموزی 2025 تان پێشکەش دەکەین. لەگەڵمان بن. ڕێکخراوی یاسا نێودەوڵەتیەکانی پرۆژەی پشتگیری دۆزەکانی مافی مرۆڤی تورکیا هەروەها کۆمەڵی پارێزەرانی دیموکراتی ئوروپا و مافەکانی مرۆڤی جیهان و کۆمەڵی دیموکراسی و یاسای نێودەوڵەتی و هەروەها گروپی یاسایی لەندەن پەیوەست بە گروپی دۆزی گۆربان کە لە ڕێبار ئۆجەلان و حیاتی قەیتان و جیڤان بۆڵتان و ئەمیر گۆربان پێکتێ بۆ چوونی یاسایان پێشکەش بە کۆنسەی ئەوروپا کرد. ئەو گرێخراوە یاساییانە ڕایانگەن کە بۆ چوونەکانیان با گوێرەی بنەمای 9.2 یاساکانی چاودێری جێبەجێکردنی بڕیارەکانی کۆمیتەی وەزیران و مەرجەکانی چارەسەری دۆستانە پێشکەش کردووە. ئەم بۆ چوونانەی ڕێکخراوەکان پەیوەستە بە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا دەمەمە سەبارەت بە گروپی گۆربان. ڕێکخراوەکان لە بۆچوونەکانیاندا دووپاتیان کردوێتە بەهۆی سزای هەتاهەتایی بەبێ دەرفەتی ئازادکردن یان لێکۆڵینەوە لە سزاکان مادەی سێمینی پەیماننامەی مافەکانی مرۆڤی ئەوروپا پێشلکراوە. ڕێکخراوەکان نمونە ئەرێنیەکانی ئەوروپایان ڕیز کردو و دووپاتیان کردێتەوە دەبێت دەوڵەتی تورک گۆڕانکاری لای یاساکاندا بکات و ڕاشیانگاندەوە بە گوێرەی دادگاکانی مافی مرۆڤی ئەوروپا دۆزەکانی وەک فینتەر و ئەوانی دیکە سزای هەتاهەتایی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا تەنها لە ڕەوشی کەمکردنەوەی کردداری و یاساییدا لەگەڵ مادەی سێ دەگونجێت. لە بەرامبەریشدا دەوڵەتی تورک تا پلانی چالاکی کە لە حوزەیرانی 2025 پێشکەشی کۆمیتەی وەزیرانی کردبوو ڕایگەن دەربارەی مافی هیوە هیچ گۆڕانکاریەک ناکات و ڕێکخراوە یاساییەکانیش نمونە ئەرێنیەکانی وڵاتانی ئەندامی کۆنسەی ئەوروپایان ڕیز کرد و دووپاتیان کردەوە بۆ ئەوەی مافی هیوە لە یاساکانی دەوڵەتی تورکدا جێ بکرێتەوە ئەگەری ئازادکردنی ڕاستەقینە و لێکۆڵینەوە لە ماوەی کەمتر لە 25 ساڵدا و مەسوولگرکردنی ڕێکارەکان و هەڵسەنگاندنی ڕەوشی بابەتی هەبن. ئەنجومەنی مەدەنی گەلی خۆجەی هندوراس نامەیەکی بۆ ڕێبەر ئۆجەلان نردوو تیایدا ئاماژە بۆ دەکەن کە ئێمە لە فکرەکانی ئێوەوە لە خۆسەری کۆمەڵایەتی بوون ئازادی گەلان و ژنان ئیلهامێکی گەورە وەردەگرین. لا نامەکەی ئەنجومەنی مەدەنی گەلی خۆجەی هندوراس داهاتووە ئێمە گەلی لینکاوی ئاو و خاکین و لا لیمپرا و بیرتا کاسیرس هندوراس خۆمان بەڕێخستن کردووە لە ڕێگ و ڕیشی قوڵی تێکۆشانە هەوبەشەکانمانەوە بۆ ئێوە دەنووسین و لەگەڵ ئەوەی کە دەورتان بە دیوار و ئاسنگیراوە تەوژمی بای بەرخۆدانتان لە ڕۆژهەڵاتەوە دەگاتە ئێمە. سەرڕای هەوڵەکانی هێزە سەربازی گەورەکان ئەو بازرگان و ئابووریەی کە دەیەوێت ئێمە لە نەخشە و هەستی مرۆڤایەتی ببن ئەو باە باسی گەلی کوردمان بۆ دەکات و باسی گەلێک دەکات کە خاکەکەی مافی ژیانی ئازادی خۆی باش کۆمەندی دەپارێزی تو دەستی لێ بەرنادە. هەروە لە نامەکەدا هاتووە وەک لە پارادایمەکەی ئێوەشدا ئاماژەی پێکراوە ئێمە دەزانین کە ئازادی لە حکوومەت و لە کۆمپانیا گەورەکان نایەت بەڵام لە خۆجەیی لە کۆمەنیالیتی و لە پەیوەندی بەهێز بە خاکەوە دێ. ئێمە لە فکرەکانی ئێوەوە لە خۆسەری کۆمەڵایەتی بوون ئازایی گەلان و ژنان ئیلهامێکی گەورە وەردەگرین. ئێمە شایەتی کاریگەری و دەنگدانەوەی پارادایمی کۆنفدرالیزمی دیموکراتیکەکەی ئێوەین و بە شێوەی بەڕێوبەرێک کە پێش دەبەستێت بەخۆ بەڕێوبەری و مامەڵەی دادپەروەرانە کە لە پێشمانەوەیە بۆمان ماوەتەوە. هیوادارین ئەم نامەی ئێمە ببێتە تۆیەک بۆ ئەوەی زیندانیکردن نەبێتە نەریت. هەروەها ڕاشی دەگەێنن لەبەر ئەوەی کاتێک گەلێک بەرەنگار لە شەڕ دەبێتەوە هیچ خانەدانێکی تا هەتایی بوونی نییە و باش کۆمەندی کەسێک کە قوربانی بۆ هیوای ئازادی دەدات
لە ئامێز دەگرن. ئێمە هەم ئازادی ئێوە و هەم ئازادی هەموو ئەو گەلانەمان دەوێت کە لە کەلتور جەستە و خاکی خۆیان لە بەرامبەر زەنجیری دەسەڵات دەپارێزن و بە بڕیارداری بەرخۆدان و بیریگەلی لینکە تەموزی 2025 ئەنجومەنی مەدەنی گەلی خۆجەی هندوراس. سەرۆکی میت ئیبراهیم کاڵن لەگەڵ هاوسەرۆکانی پارتی یەکسانی دیموکراسی گەلەندەم پارتی تولای حاتە مۆغڵاری و تونجەر باقرخان و سەرۆک فراکسیۆنەکانی دەم پارتی گۆلستان کلیچ کوکچیت و سزای تەماڵی کۆبووەوە. لە کۆبوونەوەکەیاندا گفتوگۆ لەسەر پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکرات کرا و هەروەها سەرۆکی میت سەردانی سەرۆکی مەهەپە دەوڵەت باخچەلی و فراکسیۆنی ئاکەپێشی کرد. ئیبراهیم کاڵن بڕیارە لەگەڵ ئی پارتی و ڕۆژی پێنجشەممەش لەگەڵ جەهەپا کۆ ببێتەوە. وتەبێژی ئەنجومەنی ژنانی پارتی یەکسانی و دیموکراسی گەلەندەم پارتی لا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا قوربانیانی کۆمەڵکوژی پیرسوسی بەبیرهێنایەوە. خالیدە تورکۆغلو وتەبێژی ئەنجومەنی ژنانی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان باسی لە پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرەوە جەلان کرد و ئاماژەی بۆ کرد کە پرۆسەکە هیوای ئاشتی لە نێوان گەلاندا و بەتایبەت ژناندا زیاد کردووە. تورکۆغلو ئاماژەی بۆ کرد کە پەیامە ڤیدیۆیەکەی ڕێبەرەوە جەلان و مەراسمەکەی گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک با مەبەستی لە ناوبردنی چەکەکانیان مێژوویە. هەروەها باسی لەوەش کرد کە ئەو کۆمۆسیۆنەی کە لە پەرلەمان بە ئامانجی چارەسەری پرسی کورد لەسەر بنەمای یاسایی و دادپەروەری دادەمەزرێت بۆ ژنان گرنگێکی زۆری هەیە و تشکیشی خستە سەر ئەوەی کە ئەو کارانەی بەڕێوە دەبرن لە پرۆسی ئاشتیدا بۆ ئەزمون و تێکۆشانی ژنان دەبنا ڕووناکی. تورکۆغلو هەروەها ئاماژە بۆشدا کە یاساکان ژنان ناپارێزن و باسیشی لە زیادبوونی هێرشەکان بۆ سەر ژنان و مافەکانیان لە تورکیا کرد و ڕایگەیان بە بەرفراوانکردنی ڕێخستنەکانی ژنان، بەرزکردنەوەی تێکۆشانمان بۆ ئازادی ژنان، زیندووکردنەوەی یادەوەری و تێکۆشانی هەموو ئەو هەواڵانەمان کە لەم بوارەدا گیانی خۆیان بەخت کرد ئاشتێکیش کۆمەندانە لەم خاکەدا بنیاد دەنین. پێشکردنی مافی زیندانیانی سیاسی لا گرتوخانەی ژمارە 2 یاسایشی باڵای خارپیت بە سەختترین شێوە بەردەوامە و ئەم پێشلکاریانە لا راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤیشدا تۆمارکراوە و ئاماژە بۆ کراوە کە بە شێوەیەکی سیستەماتیک ئەشکەنجە لێدان هەڕەشە دواخستنی بەردان و گۆشەگیری لا دژی زیندانیان دەسەپێندرێت. یەکێک لا زیندانیانی گرتوخانەکە لوقمان ئاسلانە کە ماوەی 26 ساڵە لە زینداندایە و لا ڕێگەی تەلەفۆنەوە بە بنەماڵەکەی ڕاگەاندووە بە هۆکاری ئەشکەنجە و مامەڵەی خراپی ئیدارەی گرتوخانەکە کە هەموو توندتیژیەک بەکاردەهێنن وەک ناڕزایەتیەک مانگرتن لە خواردنیان دەست پێ کردووە. لەو بارەیەوە بنەماڵی ئەسڵانی ڕایانگەیان ئەشکەنجە و ستەمکردن لا دژی زیندانیان بووە بە دۆخی کاریگەری مەترسیدار و وتیشان ژیانی لوقمان و زیندانیانی دیکە مەترسی جدی لەسرە. ڕوا بنەماڵەکە بانگەوازیان لە دەمپارتی و ڕێکخراوە مەدەنیەکان کرد لا دژی ئەشکەنجە و مامەڵی خراپی دژ بە زیندانیان هەوڵەکانیان دەست پێ بکەن و بە دوواداچوون بۆ بابەتەکە بکەن. بابۆنەی نزیکبوونەوەی 11 ساڵەی کۆمەڵکوژی سێ ئابی 2014 کالادژی کۆمەڵگەی زەدیەکانی شنگال لەلایەن چەتەکانی داعشەوە ئەنجامدرا. کۆمیتەی تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ نامێکی ئاراستەی 19 وڵات و دامەزراوە کرد کە تا ئێستاش فەرمان کۆمەڵکوژی سێ ئابی 2014 با جێنوساید نەناساندووە. لە نامەکەی تاژێ داهاتووە لە ماوەی 11 ساڵی ڕابردوو 14 وڵات بە فەرمی کۆمەڵکوژی سێ ئابی 2014 لادژی کۆمەڵگەی ئیزەدیان با جێنوساید ناساندووە کە لەلایەن چەتەکانی داعشەوە ئەنجامدرا. ڕاشی دەگەێنن ئێمە وەک تەفگەری ئازادی ژنانی یەزدی دۆسیەکی فراوانمان لەسەر کۆمەڵکوژی سێ ئابی 2014 ئامادە کردووە کە بەڵگە و زانیاری گرنگ و سەلمێنەری تێدایە و داواتان لێ دەکەین ئەرک و بەرپرسیارەتی مرۆڤی خۆتان جێبەجێ بکەن و ئەو فەرمانە با جێنۆساید بناسن. هەروە لە کۆتایی نامەکەشدا سەرنجخراوەتە سەر ڕێخستن بوونی ژنانی کۆمەڵگەی ئیزەدی و ڕایانگەاندووە ئێمە ژنانی ئیزەدی لە کۆمەڵگە ژن بە ناوی ئەنجومەنی ژنانی ئیزەدی لە ساڵی 2015 بۆ بەرگریکردن لا جێنۆسایدی ژنان و کۆمەڵگەکەمان
دوای کۆمەڵکوژی 2014 خۆمان ڕێخستووە و وەک وەڵامێک بۆ جنوسایدی ژنان و کۆمەڵگەی ئیزەدی ڕێکخراومان دامەزراندووە بۆ بەهێزکردنی ژنان و پاراستنی خۆیان لە بەرامبەر کۆمەڵکوژی تێکۆشانی خۆمان بەهێزتر کردووە و لە 2016 بە بەستنی کۆنگرە تەفگەری ئازادی ژنانی ئیزەدی تاژێمان دامەزراندووە و تا ئێستا ئێمە وەک ژنانی ئیزەدی شەنگال درێژە بە چالاکیەکانمان دەدەین. لە چەند شارێکی بریتانیا و سکاتلند با چالاکی جیاواز حەڤەهەمی ساڵیادی شەهیدی قەڵەم ڕۆژنامە نووس سۆرانی مامەحەمەد بەرزڕاگیرا لە چالاکیەکاندا کوردانی تاراوگە و ئازادی خوازن بەشداریان کرد و وێنەی شەهیدانی قەڵەم و شەهیدانی خۆپیشاندانەکان بەرزکرایەوە. ڕێکخراوی داکۆک جەختی لە دۆزینەوەی تاوانباران و دەستی پشتی تێرۆرکردنی ڕۆژنامە نووسان و ئازادی خوازان کردەوە و ڕایگەن لێرەوە کوشتنی خۆپیشاندەران و دەنگە ئازادەکان لەلایەن دەسەڵاتەوە شەرمەزار دەکەین و داواکارین بکوژان دادگایی بکرێن و بە سزای خۆیان بگەین. وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیان ئێران کۆبوونەوەیەکی سێ قۆڵی لەگەڵ چین و رووسیا سەبارەت بە پرسی ئاتۆمی و مەکانیزمی سەپاندنەوەی سزاکان ئەنجام دەدا. هەروە وەزارەتی دەرەوە ڕاشی گەیاندووە باڵێۆزخانەکانی ئێران دوای کەمکردنەوەی بارەگاکانیان یان داخستنی لە کاتی هێرشەکانی ئیسرائیلدا ئێستا دەستیان بە کارەکانیان کردووەتەوە و باڵێۆزەکانی ئەوروپا گەڕاونەتەوە تاران دوای ئەوەی کە باڵێۆزخانەکانیان لە کاتی هێرشەکاندا داخران. جێ ئاماژەیە بڕیار لە چەند ڕۆژی داهاتوودا ئێران لەگەڵ سێ وڵاتی ئەوروپا کۆ ببێتەوە و دۆسیە ئەتۆمی ئێران تاوتوێ بکرێ. پاشڕاگەاندنی ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل دەستگا ئەمنیەکانی ئێران لا شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە بیانووی پاکتاوی ئەمنی و لێکۆڵینەوە دەستیان بە هەڵمەتی دەستگیرکردنی هەڕەمەکی و ڕەفاندنی هاوڵاتیانی کورد کردووە. ببورن با پێی زانیاریەکانی ڕێکخراوی مافی مرۆڤی هەرانە ژمارە ئەو کەسانی کە لەم ماوەیەدا لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتی ئێرانەوە دەستگیر کراون یان ڕفێنراون بەم شێوەیە لە مەهاباد 24 هاوڵاتی و لە بۆکان 10 هاوڵاتی، لە مەریوان 9 هاوڵاتی و لە نەغەدە 7 هاوڵاتی و هەروەها لە پیرانشاریش 9 هاوڵاتی و لە سەقزی 6 هاوڵاتی و لە شنۆ 11 هاوڵاتی، هەروەها لە دیواندەڕە 2 هاوڵاتی و لە ورمێش 5 هاوڵاتی و لە سنەیش 9 هاوڵاتی دەست بەسەر کراون. لە خۆی و قەسرشینن و دهلۆران و کوه دەشت و کامیارانیش هەرکامیەک هاوڵاتی و 3 هاوڵاتیش لە شاری ئیلام دەست بەسەر کراون. جێ ئاماژەی ئێرانێکێک لە وڵاتانی کە سەبارەت بە حاڵەتە جۆرا و جۆرەکانی بێسەر و شوێنکردنی زۆرەملی لانەتەوەی گرتوەکان زۆرترین دۆسیەی کراوەی هەیە کە بە پێی بڕیاری کۆمەڵی گشتی نەتەوەی گرتوەکان دەتوانێت لێکۆڵینەوە لە بابەتەکانی پەیوەست بە دیارنەمانی زۆرەملی لە هەموو وڵاتەکان بکات. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەبارەی هێرشکردنە سەر ئێران ڕایگەاندووە بەرنامە ئەتۆمیەکەی ئێران زیانێکی زۆری بەرکردووە و بەرکەوتووە و لە ناوچووە. ئەو لایەنانە کە گومانیان لە هێزی لێدانەکانمان بۆ سەر ئێران هەیە پێویستە داوای لێبوردون بکەن. ترامپ باسی لەوەش کردووە کە ئەگەر پێویست بکە ڕەنگە هێرشەکانیان بۆ سەر ئێران دووبارە بکەنەوە. جێ ئاماژەیە لێدوانی ترامپ لە وەڵامی قسەکانی عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران دێت کە ڕێکگەاند بوو وڵاتەکەی دەستبەرداری پیتاندنی یۆرانیۆم نابێت. باراک نێردەی تایبەتی نەتەوەی گرتوەکان بۆ کاروباری سووریا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا وتی پێویستە لێپرسینەوە لە حکوومەتی سووریا بکرێت و دەبێت حکوومەتی ئەو وڵاتە هەمانگی لەگەڵ سەرجەم پێکاتەکانی وڵاتەکەدا هەبێت. باسی لەوەش کردووە کە بابەتی چەکدانانی حیزبۆڵاش پرسێکی ناوخۆی لوبنانە و واشنگتن پێی وایە ئەوان گروپێکی تێرۆریستین و ئامادەشنیە گفتوگۆیان لەگەڵ بکات. هەروەها باراک دەشڵێت هەڵدەدەین هاوکاری لوبنانیەکان بکەین بۆ گەیشتن بە ئاشتی بەڵام چارەسەر لە دەستی حکوومەتی لوبنان دایە. ڕاشیگەاندووە واشنگتن بیر لەوە ناکاتەوە سزا بەسەر لوبناندا بسەپێنێت. لەبارەی ئیسرائیلیشەوە واشنگتن نایەوێت ناچاری بکات لە ئێستادا هیچ کارێک ئەنجام بدە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد.